تەکساس تایبەتمەندی خۆی هەیە نەریتی بەهێزیش. ویلایەتێکی لایەنگری کۆمارین. هەندێک لەبەر ڕابردووی بە یاقوتی سوور واتە بە کۆماری دەزانن. لە 1970 ڕۆناڵد ڕێگەن لە پارتی کۆماری دەنجی 55 لە سەدی تێکزاسی هێنایەوە. لەو کاتەوە هەر 4 ساڵ تەکساس دەنجی بە کۆماری داوە. بەڵام نەریتەکە ئێستا گۆڕاوە. لە دەمێکدا پارتی دموکرات لە ڕووی مێژوویەوە میانەڕۆ بووە، بەڵام سەندرز وەک دموکراتێکی سوسیالیست کە بیمەی بووە هەموو کەس دەوێت دەنجی پێشەنجی هەیە. ئەو پشتیوانی زۆر شتی باش بە تایبەتی بیمەی تەندروستی بۆ هەمووانە. پێم وایە سوسیالیزمی دیموکراتێک بەڕاستی دەسەڵات لە کۆمپانیا گەورەکان دەسێنێت و بۆ خەڵکی دەگێڕێنێتەوە. هیتریش لە مەبەستی سەندرز ناگەن. لە وڵاتێکی دەوڵەمەندەوە بە ئامانجی خۆمان گەیشتین، بەڵام ئێستا بۆمان بۆتە مایە شەرم. کارناسان دەڵێن لە دەنگدانی تایبەتی سێشەممە گەنجان و خەڵکی ئیسپانیای زمان پشتیوانی سەندرز دەکەن. چاوەڕوانی دەکرێت لە ماوەی 2 ساڵی دوایی ئیسپانی زمانەکان زۆرینەی سپیپێستان لە تێکساسدا وەدەستپێنن. گەنجان و کەمینەکان لە دەنگدانی تەکساسدا کارتێکردنێکی زۆریان دەبێت. کۆماریەک ڕەخنە لە پارتەکەی دەگرێت ئەگەر بلومبێرگ ببێتە کاندید. ئەگەر بلومبێرگ ببێتە بەربژاری دیموکراتەکان ئەوە بڕیارێکی زۆر سەخت دەبێت. ڕاوەرگرتنەکان دەڵێن سەندرز 30% دەنگەکانی هەیە و لە پێش جۆ بایدنە. ئەم ڕاوێژکارە پێوانیە سەندرز سەردەکەوێت. تەنانەت جاری پێشوو کە لە بەرامبەر هیلەریدا سەر نەکەوت ڕێژەی 35% هەبوو، ڕێژەی ئێستای کەمترە. ئەم کاربەدەستەی پێشوو لە ئۆستانی دالاس هەڵبژێردراو بوو بە یەکەم کاربەدەستی باڵای چەسپاندنی یاسا کە زمانی ئیسپانیایی بوو، بەڵام نەبوو بە ئۆستاندار. سەبارەت بە سەندرز دەڵێت پێم وایە باڵێنی زۆر شت دەدات کە خەڵک پێیان وایە بەجێی دەگەیەنێت، بەڵام خۆم وەک لایەنگیری ئەو ئێستا بە هێواشی دەچێتە پێش. هەڵبەت ئەوە تێکساسە، شوێنێک لە دەنگدانی تایبەتی سێشەممە هەر بەربژارێک دەیەوێت شانداکانی دەنگدان بۆ لای خۆیان ڕابکێشن.